پارتی و یەکێتی بەنیازی پۆست و پشکێکن لە کابینەی نوێی حکومەت. سیناریۆکانی پێکێنانی کابینەی دەیەم کامیان سەردەگرێت. وەک دیارە پارتی پەلەی دانوستانیەتی و یەکێتی ژیاری بەکات دەکات. چاوەڕە دەکرێت ئەم هەفتەیە ئەنجامی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان پەسەند بکرێت. بەڵام هێشتا پارتی و یەکێتی دانوستانەکانیان بۆ لای یەکتر دەست پێ نەکردووە. ئاسۆکانی دەستپێکردنی دانوستانەکان هێشتا ناڕوون و نازانرێت کابینەی دەیەم چۆن و کەی پێک دەهێنرێت. بەپێی زانیاریەکان پارتی دوو جارداوای کۆبوونەوەی لە یەکێتی کردووە، بەڵام یەکێتی وا دەردەکەوێت پەلەی نەبێت لە دانوستانەکان و یاری بەکات دەکات. سەرچاوێکی ئاگادار ڕایگەیاند یەکێتی بە پارتیان وتووە جارێ سەرقاڵن و چەند ئەندامێکی شاندەکەیان لە مۆڵەت و کاری تایبەتی خۆیانن بە پێچەوانی پارتی کە پەلەیەتی لە پێکێنانی کابینەی نوێی حکومەت. یەکێتی بە خاوی دەچێتە پێشەوە، ئەمەش وەک ستراتیژێک بەکاردەهێنێت تا پشک و پۆستی گەورەی کابینەکەی بەرکەوێت. بەپێی زانیاریەکان یەکێتی داوای پۆستی سەرۆکی حکومەت دەکات. پلانی یەکەمی ئەو حیزبە وەرگرتنی پۆستی سەرۆکی کابینەکەیە ویان دەیەوێت 2 ساڵ بە 2 ساڵ لەگەڵ پارتی سەرۆکی حکومەت بەش بکات. تیوار ئەوەی زانیوە کە یەکێتی دڵنیا بۆتەوە لەوەی نوێ بەبێ یەکێتی ناچێتە ناو ڕێکەوتنی پێکێنانی حکومەت لەگەڵ پارتی. بۆیە کاری ئاسانترە و دەیەوێت فشارەکانی زیاتر بکات بۆ وەرگرتنی پۆستەکە. جیاواز لەو پۆستەش یەکێتی چاوی لە پۆستی وەزارەتی ناوخۆ و ئەو وەزارەتانەیە کە خولەکانی پێشتر لە لای پارتی بووە، وەک پەیوەندیەکانی دەرەوە و سامانە سروشتیەکان. سەرچاوەیەک لەو حیزبە بە تیواری ڕاگەیان یەکێتی پۆستی جێگری سەرۆکی هەرێمیشی بەلاوە ئاساییە، بەڵام لەگەڵ وەرگرتنی پۆستی سەرۆکی پەرلەماندا نییە. لەلایەکی دیکەوە پارتی کە چاوی لە دانانەوەی مەسرور بارزانیە بۆ سەرۆکی حکومەت نایەوێت سازش لەو پۆستە بکات و دەیەوێت لە خراپترین حاڵەتیشدا بێت سەرۆکی حکومەتی لابێت، چونکە بە جۆرێک لە شەڕی ئیرادی دەزانێت ئەگەر ئەو پۆستەی لە چنگ دەربهێنن. هەرچی سەرۆکی هەرێم و پەرلەمانیشە پارتی ئامادەی سازشە لەسەری بۆ یەکێتی و لایەنەکانی دیکە بێت. سەرچاوەیەکیش لەو حیزبە بە تیواری ڕاگەیان کە لە دوای سەرۆکی حکومەت وەزارەت و پۆستە ئەمنیەکان بۆ پارتی ئەولەویەتن، چونکە دۆسیەی ئەمنی هەرێم دەبێت بەدەستهێزی یەکەمەوە بێت و پارتی ئەو بابەتە وەک ستراتیژ سیر دەکات. بەپێی ئەو ئاماژانەش بێت وەزارەتەکانی ناوخۆ و ئەنجومەنی ئاسایش و دۆسیە ئەمنیەکان ئامانجی دووەمی پارتین کە لای خۆی بمێننەوە. لەم نێوەندەشدا ڕوون نییە ئاخۆ پارتی و یەکێتی چۆن و کەی و چ جۆرە سیناریۆیەک کۆیان دەکاتەوە و کابینەی دەیەم پێک دەهێنن.